و بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پێتان دەگەمەوە. لەم بەرنمەیەدا باز لە پرسی سربەخۆیی و ریفراندۆم دەکەین لە هەرێمی کوردستان. پرسیار ئاراستەی میوانەکانم دەکەم و دەپرسم پرسە نەتەوەیەکان لە ئێستادا گەشتونەتە قۆناغی کاملبوون و پێگەیشتن و کاتیەوە هاتووە بەرووبوومەکان بچنینەوە. ئایا لە ئێستادا نێوماڵی کورد ئەوەندە پتە و بەهێزە کە بەرگەی فشارەکانی سربەخۆیی بگرێت؟ ئایا پرسی ریفراندۆم و گشتپرسی تەبایی لایەنە سیاسیەکانی دەوێت یاخود ئەگەر لایەنە سیاسیەکانیش تەبانە بن دەکرێت ئەم پرسە سەر بگرێت و بەجێ بگات؟ بۆ وەرگرتنی وەڵامی ئەم پرسیارانە گوێبیستی میوانەکانم دەبین. لە ڕاستیدا نەتەوەی کوردێکێکە لەو نەتەوانێ ڕۆژهەڵاتی ناوینیان یەکێکە لەو نەتەوە گەورانەی دنیا کە تا ئێستا بە مافەکانی خۆی نەگەیشتووە دوایەوەی سیستمی جیهانی بە چەند قۆناغێکا تێپەڕیوە لە شەڕی ئاینی و دواتری گۆڕانکاریانەی بەسەر ئیمپراتۆرەتەکانە هاتووە پاشتری جەنگی یەکەمی جیهانی و یەکەم و دوو هەموو ئەمانە دەبینین دایان گۆڕانکاری بەسەر سیستمی سیاسی وڵاتانە هاتووە و دایان وڵاتی نوێ دروست بوون و دایان وڵات سەر بەخۆیان وەرگرتووە و بە مافەکانی خۆیان گەشتون دەتوانین بڵین گەورەترین نەتەوە کە تا ئێستا بە مافەڕاوەکانی خۆی نەگەشتووە گەلی کووردە. گەلی کوردیش بەردەوام لە مەیدانی خەباتی سیاسی کێشمە بووە لە دەوڵەتی ئیمپراتۆریەتی سەفەوی و عوسمانیەوە هەتاکو و سیستەمە سیاسیەکانی داترا هاتووە و قوربانێکی یەکجار زۆر گەورەی داوە و خەباتێکی زۆری کردووە بە تایبەتی لەم سەدەیەدا دەبینین شۆڕشەکانی گەلی کوردێک لە دوای یەک و قوربانی و گیانفیدایی و ماڵوێرانکاری بەسەر گەلی کووردا هاتووە تا کێشەکە لە ئاستی ناوخۆی چۆتە دەرەوە بۆتە کێشەیەکی نێودەوڵەتی و ئێستا هیچ کەسێک نییە هیچ دەوڵەتێک لە دنیا هیچ سیاسەتمەدارێک لە دنیا نەزانێت نەتەوەیەکەیە کە بە مافەکانی خۆی نەگەشت. لەبەرەوە بەڕاستی ئێستا کاتی خۆیەتی ئێمە بەرهەمی ئەو هەموو خەباتە وەرگرینەوە ئێستا دەرفەتێکی مێژووی زۆر گەورە ڕەخساوە بۆ گەلی کورد کە بتوانێت داوای مافەکانی خۆی بکاوە دوابڕیاری خۆی بدا. ئەگەر لەم گۆڕانکاریانەدا نەکرێ ئێمە لە جەنگی جیهانی یەکەم بۆمان نەکرا لە دوو هەمان نەکرا لەم گۆڕانکاریانی بەسەر ناوچەکە هاتووە بە تایبەتی دوای بەهاری عەرەبی و هەڵواشانەوەی ئەم دەوڵەتە دیکتاتۆرانە و ئەو کێشانێک ئێستا ڕوبەڕوویان بووتەوە نەوەیەک لە پشگیری نێودەوڵەتیش بۆ گەلی کورد هەیە کە ئەمە شتێکی زۆر گەورە و گرنگە. هەرچەند دەکرێت زلێزەکانی دنیا لە پێناوی بەرژەوەندی خۆی هەنا پشگیری کورد دەکەن بەڵام ئەوە شتێکی ئاساییە لە سیاسەتە هەر کەس مەسلحەتی خۆی هەیە. کوردیان وەک جەنگاوەرێکی باش لە قەڵمداوە بۆ دژی بۆ شەڕی دژە تیرۆر لەو ڕۆ پشگیریەکەن بەڵام ئەمەش بۆ خۆی هەر باشە لە نەتیجەیە گرنگەوەیە زلێزانی دنیاش جۆرێک لە پشگیری لە نەتەوەی کوردەکەن. ئەگەر ئێمە خۆمان یەک ریز و تەبابین من پێم وایە ئێستا باشترین دەرفەتە بۆ ئەوەی بگەین بە ئامانجەکانی خۆمان و ئەوەی ئەو استراتیژیە چەند ساڵە شۆڕشەکانی کورد خەباتی بۆ دەکەن پێ بگەین. دیارە ئێمە وەکوونەتەوە وەکو کورد مافێکی سروشتی و سانە و ئاسایی خۆمانە کە لە هەر کات و دەرفەتێکا بێ داوای مافی سەربەخۆبوون و خاوەنی دەوڵەت بوون بکەین و پێم وایە هیچ نەتەوەیەک بەقەدەر کورد ستەمی لێ نەکراوە و بەقەدەر کورد حەقێتی ئەوەینێ کە خاوەنی دەوڵەت بێ لە ڕووی عەدەد و جوغرافیە و سامانی سروشتی بەرهەم لە هەر چوار پارچەی کوردستانە و لە کوردستانی باشوور بە تایبەتی. بەڵام هەمیشە و هەردەم یعنی ئەگەر مراجعەیەکی مێژوو بکەینەوە ئەزمونێ لە مێژوو وەرگرین هەمیشە ئەوەی کە زەرری یەکەم و زەربەی یەکەمیاوە لە نەتەوەی کوردونەی هێشتووە بگا بە دەوڵەت و نێشتۆ بگا بە ئامانج بەدەر لە کاریگەری نێودەوڵەتیەکان و هۆکارە نێودەوڵەتیەکان یەک ریز نەبوونی ناو سەرکردەکانی ناو کوردستان بووە. من پێم وایە ئێستش لەم کاتە و لە هەر کاتێکی ترا کاتی ئەوەیە تۆ باز لەم مافی شارەی خۆنووسیم بکەی مافی نەتەوایەتی و دەوڵەت بوون بکەی. بەڵام بەڕێی من وەکو خۆم ئێستا لەم کاتە زۆری ماوە بۆ باسکردن لە دەوڵەتی سەربەخۆ ئەبوو مادام دەرفەت لە بەردەسایە و بە فعلی هەموو خوێندنەوەکانی ئێمە چکە ئێمە لە کۆنگرەی دووەمی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە 2012ەوە خوێندنەوەی سیاسیمان بۆ واقعی کوردستان وا بۆ کە ئەیتر کاتی ئەوە هاتۆ بەرەوە بە دەوڵەت بوون بڕین بۆیە لە استراتیژیەکی یەکەمی خۆمانە تەسبیتمان کردبوو چکە قەناعەتمان وا بوو کاتی ئەوە هاتۆ ئیش بۆ ئەوە بکرێ. بەڵام ئەسبابە زاتیەکان و هۆکارە زاتیەکانی بڵین لایەنە سیاسیەکان کە ئێستا کوردستانە بن بەڕێوە
ئەوە ئەکا من بڵم جارێ ماوەیەکی تۆ. بێگومان ملەتی کورد ساڵانێک یەجگار زۆرە لە خەبات و تێکۆشان و بەرخۆدانایە و ئامانجی سەرەکی هەموو ئەو حیزبانە و ئەو پێشمەرگە قارەمانانەی کە بەشاخەوە بوون سربەخۆیی و ئازادی بووە. ئەم هەموو خەبات و ئەم هەموو شەهید و ئەم هەموو تێکۆشانە لە پێناوی سربەخۆییایە و ئێمە هەنگاومان بۆی ناوە و ئەتوانم بڵم 26 ساڵە کە هەرێمێکمان هەیە هەرێمێکی تا حدێکی زۆر ئازادمان هەبووە. ڕاستە نەوعەن مابەسرا بووینەوە بە بەغداوە لە زۆر ڕۆوە، بەڵام لە زۆر ڕووی تریشەوە ئێمە هەرێمێکی سربەخۆمان هەبووە. لە قاڵبی فیدرال دەرچوو بووین ئێمە فترەیەکی یەجگار زۆرە بۆ نمونە وەکو هەموو ئەزانن ئێمە وەزارەتی پێشمەرگەمان هەیە کە لە قانونی فیدراڵە بۆت نییە وەزارەتی پێشمەرگەت هەبێ، یاخود ئێمە پەیوەندیەکانی دەرەوەمان هەیە کە بە هەمان شێوە لە قانونی فیدراڵە بۆت نییە ئەمە هەبێ. واتە ئێمە لە فیدرال زۆر زیاترمان هەبووە لەم ماوە زۆری کە حکوومەتی هەرێم دامەزراوە، بەڵام لەگەڵ ئەوەشە کەم و کۆڕیمان هەبووە. بەڵام سربەخۆیی دفاکتۆرێکە کە ئەبێ بەدەستی بێنین و ئەبێ ئیشی بۆ بکەین و خەونی هەموو کوردێکە. بۆ کاتەکەی بێگومان کاتەکە ئەتوانم بڵم لەبارە فاکتۆری زۆر هەیە کە پۆزیتیڤە بۆ ئەو ئەگەر خۆمان یەکگرتوو بین و ئەگەر بە جددی ئیشی بۆ بکەین. وەکوتم ئێمە فترەیەکی زۆرە ساڵانێکی زۆرە لە فیدرال زۆرترمان هەیە لێرە بەدەر لەوەی کەوا بەهۆی پەیوەندیەکان و علاقاتەوە و بەهۆی شەڕی داعشیشەوە توانیومانە کۆدەنگیەکی نێودەوڵەتی بۆ مەسەلە و پرسی کورد بەدەست بهێنین. ئەمانە هەمووی خاڵی پۆزیتیڤن، بەڵام خاڵی سەرەکی یەکڕیزی نێوماڵی کووردە. خەباتی نەتەوایەتی هەمیشە بەردەوامە، داینامیکیە لە هەموو نەتەوەیەک و لە هەموو وڵاتێکە شتێک نییە پێرفێک بێ کۆتایی بێت، بەڵام ئایا قۆناغ بە قۆناغگەشتە بەکوێ ئەوە بابەتەکە ینی مۆزوعەکە نسبیە. قۆناغی خەباتی نەتەوەیی ئێمە قۆناغێکی باشی بڕیوە لەوەی کە کورد نتواوەتەوە، لەوەی کورد تا ڕادێک مقاومەی کردووە. ئەمانە هەمووی خاڵی جەوهری و گرنگن لە مێژووی خەباتی نەتەوایەتی گەلی کوردستانە. دووهەمیشان ئەوەیە کە خەباتی نەتەوایەتی گەلی کوردستان بەچەند قۆناغێکی تاریخیات هەیەپەڕێ. قۆناغەکان لە دامەزراندنەوە دوایەوە لە گەشەکردنەوە دوایەوە بۆ سەقامگیری و لە سەقامگیریشەوە ئەکرێ ئەگەر خۆنەخواست ئاگامان لێ نەبێ بەرەو تیاچوون بڕواخەوەش یەکێکە لە ئەگەرەکان یاخود بە پێچوانەوە لە بری تیاچوون بەرەو قۆناغێکی گەشەکردوتر بوو پێشکەوتوتر بڕوە. ئەم قۆناغی کە لە دوای نەوەیەکەوە دروست بوو لە دوای ڕاپەڕینەوە بە دیاریکراوی لە دوای دامەزراندن و هەڵبژاردن دامەزنی پەرلەمانی کوردستان یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 1995 ساڵی 1992 قۆناغی خەباتی نەتەوایەتی چۆ قۆناغێکی ترەوەکەویژەوەیە لە قۆناغی شۆڕژگێڕی و خەباتی شاخ و کۆمە لە قۆناغی ترەوە چۆ قۆناغی بە دامەزراوەیکردن و قۆناغی ئەوەی کە ئێمە چۆن خۆمان حکومڕانی خۆمان بکەین. ئەم قۆناغێکی زۆر گرنگ بوو لە مای ئەو 25 ساڵەیە بێگومان هەڵە و کەم و کوڕی زۆر بووە، بەڵام ئەوەی کە گرنگە دامەزراندنی و هەروەها بەگەرخستنی دامەزراوەکانە کە ئەمە بەلای منەوە زۆر گرنگە کە ئایا ئێمە ئەمانەوێت لە ڕێگای ممارەسەی حیزبی و لە ممارەسەی گروپ و بنەماڵە و شەخص و تاکەوە خەباتی نەتەوایەتی بکەین یاخود لە ڕێگای یاسا و لە ڕێگای دامەزراوەوە. ئەمە من لە ڕاستی ئەم بە ململانەکە لە هەرێمی کوردستان لە نێوان ئەم دوو عەقڵی تایە. عقلەتێک پێی وایە ممارەسی سیاسی و خەباتی سیاسی و شرعەتی شۆڕژگێڕی نخبەیەکی سیاسی دیاریکراو و کۆمەڵە بنەماڵە کۆمەڵە گروپ کۆمەڵە شەخص ئەبێ ئەمانە حکومڕانی هەرێمی کوردستان بکەن. عقلەتێکی تر هەیە کە من حەز ناکەم دابەشێم کێوێنە نێرایەتیگا کێوێنە نێرایەتی ناکە. عقلەتێکی ترێ پێی وایە نەخێرە کاتی ئەوەیە ترێمە چەمکەکانی هاوڵاتی بوون ئەلمواتەنە جێبەجێ بکەین، یاسا سەروەربێ، دامەزراوەمان هەبێ، بەپێ ئەم دامەزراوانە پەرلەمانە حکوومەتە دەسەڵاتی دادوەریە کۆمەلگای مەدەنیە میدیای سربەخۆیە ڕێزگەتن لە مافەکانی مرۆڤ. ئەم دوو عقلێتە لە ڕاستیان ڕۆ لە پێکدادانان. ئەو پێکدادانەش گەشت بەوەی کە دامەزراوەکانی هەرێمی کوردستان بە ڕوخسار و بە ڕووکەش ئێمە دامەزراوەمان هەیە بەداخەوە، یعنی ئەو پەرلەمانی کوردستانە بەو ڕوخساریش قبولیان نەبوو، پەکیان خست ئەوە ساڵێک و 6 مانگە ئێمە پەرلەمانمان نییە، حکوومەتە ئیفلیج کراوە، دەسەڵاتی دادوەریە بۆ شێوازەیە کە ئێمە بیبینین. من حەزەکەم هەر بیش بهێنم بە کۆریای باشوور. لە کۆریای باشوور سەرۆکی وڵات بە تۆمەتی گەندەڵی دراوە، مەلەفی هەبوو، دادگا مەلەفەکەی هێنا لێکۆڵیەوە لەسەری ئیسپات بوو بە فەرمانی دادگا بە فەرمانی دادوەرێک سەرۆکی وڵات لاچوو. ئەو دامەزراوەیە، بەڵام سەی لەگەڵ ڕێزمان دەسەڵاتی دادوەری دادوەرەکانی وڵاتی خۆمان بکە، نەک ئەمان ناتوانن لە سەرۆک بپێچنەوە، بەڵکو سەرۆک بەردەوام لیانە پێچێتەوە بەناو سەرۆک و بەردەوام ئەمریان مەسەراکە کە چۆن بگونجێ لەگەڵیانە. ئەمە ئەو ململانێت توندەیە کە ئێمە ڕوبەڕووی بنێتەوە ئەمڕۆ لەو قۆناغی خەباتی نەتەوایەتیە کە باست کرد. چونکە خەباتی نەتەوایەتی
شتێکی ڕۆمانسی و عاتفی و خۆ ئەوانە نییە شتێک نییە بخورێ شتێکە بێ بەرهەمی هەبێ و خەڵک ڕازی بێ متمانەی هەبێ بەو نخبەیی کە بەناوینەتەوەەوە ئایا دامەزراوە و سەروەری یاسای بۆ فراهەمەکە یاخود بە پێچەوانەوە تیجارەتی پێواکە یاخود خۆ ئەو گروپ و ئەو بنەماڵە و ئەو حیزبانەی کە ئەو کۆمەڵە حیزبە دیاری کراوە کە پیان وایە کۆمەڵە شخصن لەسەر یاساوە لەسەر دامەزراوە بن ئەمڕۆ لە ڕاستیە خەباتی نەتەوەی ئێمە لەوەیە چەقیوە و لەو لەملانە توندە و لەو پێکدادانە توندەی نێوان ئەو دوو عەقڵەتەیە وەکو میلەتی کوردەمێکە لە خەبات و تێکۆشانین ئێمە وا زیاد لە سەدەیەکە خەبا دەکەین تێکۆشین خوێنە ڕژین کوردستان تووشی زۆر نەهامەت و ماڵکاولی و خاپورکردن و ئەنفال و شیمیایی باران و ئەمە هەمووی بوو پاش ئەوەی کە ساڵی 91 بیدایەت لە مانگی ئازارە لە سەرەتای مانگی ئازارە ئەوە بوو بە هیممەتی هێزی پێشمەرگەی کوردستان و جەماوەری کۆڵنەدەری کوردستان شانبەشانی هێزی پێشمەرگە و ئەو شکستیان و نەهامەتیانە بەسەر جێیشی عراقیا هات پاش شەڕی ئێران و شەڕی کوێت و ئەمانە گەشتنە ئەو ڕاپەڕینە مەزنەی بەهاری 91 ئەو ڕاپەڕینە بۆ بەرهەم هەل لەوە تۆ توانی بەرهەمەکانی کوردستان کۆ بکەیتەوە و دەست پێ بکەیت دوا بە دوای ئەوە کە لە ڕاپەڕین و ڕاستە ڕەوەکە بوو بەڵام ئەوە شفترێکی یەکمانی بوو بەڵام هەندی سۆهاتیتەوە سەرەوەی کە وەکوبەرەی کوردستانی حکمی وڵاتکەی لە نەتیجەی ململانەکردنی ڕژێمی فاشی و هەوڵانی بەرەی کوردستانی گەشتینەوەی کە بەرنامەیەک و دەستورێک بۆ پەرلەمان دانین ببینە خاوەنی پەرلەمانی خۆمان و هەڵبژاردن بکەین هەڵبژاردن یەکەم دەستکەوتی دوای ڕاپەڕین یەکەم دەستکەوتی گەلەکەمان بوو ئەنجا دروستبوونی حکومەتی هەرێم ئەمانە ئیترێمە کەوتینەوەی کە بەرهەمەکان دەست پێ بکەین و بچینەوە هەوڵ بین ئێمە ئەوە زیاتر لە 25 ئەوە بۆ 25 ساڵەوە ناچی ئێمە لە کۆکردنەوەی بەرهەم و کارەکانین ئێستا لە نەتیجەی ئەم هەموو هەوڵانەی کە دراوە و مەسەلەی پێشکەوتنی خوێندن و مەسەلەی با بڵین بەرهەمی کشتتوکاڵی و هەچەند ئەمە کێشە و مەشاکی میشوان زۆر بوو بەڵام هەر ڕۆشتونێتە ئەوە بەڵام مەسەلەی خوێندنی باڵا و بە هەموو نەوعەکانیەوە ئەمانە وردە وردەوای دەکردن کە بیر لەوە بکەینەوە ئیتر دەرچین بۆ مەسەلەی سربەخۆیی بیر لە هەوڵی سربەخۆیی بکەین بەڵام بە ڕفراندۆمێکی سەرتاسەری طبعی ئێمە ئێستا کات و باوی ئەوەیە لە نەتیجەی نەکان چونکی ئێمە زەمینە خۆش کراوە خاڵەکانی خۆشکردنی کە تۆ بوویتە خاوەنی هێزێکی سەربازی و جغرافیەن خاوەنی خاچێکی یەکگرتوو خاوەنی ئەو هەموو بەرهەم بەروبوومانە خاوەنی ئەو هەموو زانک و ماهیدوینانە خاوەنی ئەوە نەوت کە شتێکی ئەساسیە لە ناو تەستیرکردنی نەوت و ناردنی نەوت و ئەمانە هەمووی کۆکراوەی ئەوەی ئیتر تۆ وەختی ئەوەتە حەقی خۆتە بەرەو سەربەخۆیی بڕۆی بەرە ئەوە بڕی کە ڕفراندۆمێک بکەیت و بەشی یەکەم ڕفراندۆم بی و ئەنجا بڕیاری سەربەخۆیی بدەیت ئەمە بەرهەمێکی گەورەیە ئاواتێکی گەورەیە خەونێکی هەموو تاکێکی ئەم میلەتەیە خەونێکی گەورەی تاکێکی ئەم میلەتەیە کە ئێمە بیر لەوە بکەینەوە بەرەو ڕفراندۆم بڕن و بە یەکێتی و برایەتی و تەبایی بتوانین هەموو لایەنەکان و هەموو تاکێکی ئەم میلەتە دان بەو حەقیقەتەیە بنێ چونکە وەختمانە وەکوتم ئەو خاڵانەی کە هەیە کەیتر زەمینە خۆشکردنە بۆ مەسەلەی ڕفراندۆم هەموویمان هەیە و لە بەردەستایە بۆیە ئێمە حەقی خۆمانە ئێستا ئەو دەرگایەمان کردوتەوە ئیشی لەسەر بکەین بەداخەوە خۆی گەورەترین کێشەی ئێمە ئەوەیە من لە
سیمینارێکە کە سەنەتۆرێکی ئەمریکیش بەشدار بوو باز لەسەر کێشەی کورد کراوە پرسیارمان لێ کرد هەڵوێستی ئەمریکەکان وتی ئەمریکا بە دوای بەرژەوەندی خۆیان ئەگەڕێمە ڕاستە ئەمریکا قەت کورد چاوەڕێی نیەوە نەبێ ئەمریکا بیکا بە دەوڵەت ئەمەشیان هەر ڕاستە نایکە وتی بەڵام ئەگەر خۆتان ناوماڵی خۆتان ڕێک بێ ئەوە دیعلانی دەوڵەتی کوردیش بکەن من پێم وایە ئەمریکا لەم قۆناغا یا بێدەنگ دەبێ یا پشگیریەکە ئەنی دژایەتی ناکە ئەمە زۆر گرنگە بە کێشەی گەورای ئێمە هەموو کەس خۆشمان و دۆستەکانیشمان و دوژمنەکانیشمان دەزانن ناتەبایی ناوماڵی کووردە کێشەی ناو خۆمانە ئێمە بەداخەوە دێڵێم لە پێش ئەوانەی کە برا گەورە و ڕیسپی و دەمڕاستن ئەوانەی حکم و دەسەڵاتیان بەدەستە ئەوانەی زۆرینیان هێناوە ئەوانەی پۆستە حساسەکانیان بەدەستەوەی ئەوانە لێبوردە نین لە پێشە ئەوانە زۆرتر دەبوو بێنە پێشەوە ئەوانە خەمخۆر بن ئەوانە لێبوردن بنوێنن ئەوانە بە دوای تەبای وێگری زیاب بگەڕێن ئەوەندەی کە سەفەر و سەردان دەکەین بۆ تاران و ئەنقەرە و واشنگتن نیو ئەوەندە ئامادە نین بینی هەولێر و سلێمانی ببڕین کە چەند کیلۆمەترێکە بەڕاستی ئامادە نین بۆ خۆمان ئەوەندە لێبوردن و تەنازولات بکەین کە تەنازولیش نییە گەورەیە بەڵام ئامادەین بۆ بێگانەی بیکەین ئەوە کێشەی ئێمەیە بۆ ئێم پێم وایە ئەگەر ناوخۆی ماڵی کوردیەک بێ کە ئێستاوانیە بەداخەوە جیاوازی زۆر هەیە تا ئێستامە نازانین هەرێمی کوردستان سیستەمی سیاسی چۆنە ئایا سیستمێکی پەرلەمانیە یا سەرۆکایەتیە ئایا موسساتمان هەیە یان نیمانە ئایا پەرلەمانەکرێ بە بڕیاری حیزبێک دابخرێ ئایا ئەمە تاکەی وای لێ دێ دام و دەستگایەکانی ئەم وڵاتە لەسەر و هەمویانەوە پەرلەمان لە هەمویان گەورەترە کە نوێنەری خەڵکی کوردستانە بە تەلەفۆنێک دابخرێ ئەی دام و دەستگاکانی کە شەرعیەت و قیمەتیان تا چەندە بۆیە ئێمە گومانمان هەیە بەڕاستی لەوەی کە ئەم وڵاتە تا چەند بەرە موسسات بڕوە ئێمە لەوەی کە دەوڵەت نین بەڵام نیمچە دەوڵەتین هەرێمێکی فیدرال بووین و خۆمان حکمی خۆمانمان کردووە دەتوانم بڵێم لە بەهاری 1990ەوە ئێمە ئازادی و سربەخۆی یەکمان هەیە و دوای 26 ساڵ لە پەرلەمان و حکوومەتداری بەڵام ئێستا پەرلەمانمان ئێستا حکوومەتێکمان هەیە کەوەکو پێویستکارەکانی خۆی ناکە ئێستا سیستمی یاساییمان لە جێی خۆی نییە بەڕاستی ئێمە پێم وایە بە قەیرانێک تێپەر دەبین ئەگەروانە بێ ئێستا ئەمڕۆ کاتی خۆیەتی بەڕاستی دوا بڕیاری خۆمان بدەین بۆی بگەین بەو ئامانجە نیشتیمانیانەی کە خۆمان هەمانە بەڵام وەکوتم بە مەرجی چاکردنی بارودۆخی ناوخۆمان بە مەرجی یەکڕیزی بە مەرجی لێبوردایی بە مەرجی ئەوەی کە بەڕاستی بەرژەوەندی باڵای نەتەوە وڵات و کوردستان بخەینە سەر و بەرژەوەندی حیزبی و تاکە کەسی و ناوچەگەرێتی هەر ئەوەیە کە ئێڵێ مۆژارێکی تر ئێمە بەداخەوە ینی زۆر زۆر بەداخەوە ئەوە نزیکەی خەریکە بێ بە چارەکە سەدەیەک خۆمان بەڕێوە ئەبین بەڵام هەموو قۆناغێک هەموو 2 ساڵ جارێ هەموو 4 ساڵ جارێک گرفتێکی گەورە ڕوئەیە کە هەر پەیوەندی بەوەیە کە ناوخۆی خۆمان تۆکمەوە ڕێک و پێک نییە خۆمان ڕێک ناکەوین لەسەر بەڕێوەبردننی هەرێمێکی 3 پارێزگایی کە ئێستا بووەتە 4 پارێزگا ئەم ناتۆکمەی بوون و ناتەبایی سیاسی و ڕێک نەکەوتنە سیاسیە و ئەم 2 زۆن کارکردنە کە هەتا ئێستا 2 دەڤەری هەیە و 2 دەڤەر نفوذ هەیە زۆر کاریگەریکی سەلبی کردوتە سەر چنینەوەی بەرهەمی خەباتی چەندین ساڵی ڕزگاری خوازی نەتەوەی کورد کە ئەم هەموو خوێنەی لە بەڕژاو ئەم هەموو شەهیدەمان بۆدا من قەنەعەتم وایە ئێستا لەم کاتا کە دەستگایەکی تەشریعی گەورەی و کوپەرلەمان پەک خراوە و حکومەت بەو شێوەی ئەڕوا بەڕێوە ئەگەر بێت و لایەنە سیاسیەکان پێش ئەوەی هەنگاو بنێن بۆ باسکردنی دەوڵەتی سربەخۆ هەنگاوێکی جدی و کاریگەر نەنێن بۆ یەکخستنەوەی نێوماڵی کورد و تەبایی سیاسی و هەموو لایەنەکان پێکەوە هەر یەکێکیان بە جۆرێ بە تایبەتی سێلایەنە گەورەکە دوانیان بەدەسەڵات و پارە و هێز کە یەکێتی و پارتیەوەیکێکیشیان بەبوونی قاعدی جەماوەری کە خاوەنی 24 کورسیە من پێم وایە سێلایەنە ئەبێ چەقبەست و داخراو نەبن بەسەر یەک مەسەلا و لە یەک خاڵا بۆسن ئیسرارکەن لەسەر یەک خاڵ چکە بەڕاستی سیاستکردن وانابێ ینی سیاستکردن گەڕانە بە شوێن بەرژەوەندی گشتیە سیاستکردن فەنی ممکناتە سیاستکردن دوێنێ داوای شتێکم کردووە ئەم ڕۆژ دەرفەتێکی ترێتە پێش داوای شتێکی ترەکەم قەنەعەتم وایە ئەبێ لایەنە سیاسیەکان چونکە بەرپرسیارەتێکی گەورە ئەکەوێتە بەردەستیان ئێمە بە نوێنەرایەتیکردنی هەموو جیهان
پێشمەرگەمان نایە بە سنگی پێشمەرگەمان نایە بەرگولەی داعش و شەڕی گروپێکی تورۆریستی گەورەی جیهانیمان کرد کە داعش بوو. ئەگەر لەم کاتا کورد ئیستفادە لەم دەرفەتە نەکا کە ناوی پێشمەرگە چۆ سەر زمانی هەموو بەرپرس و سەرکردە گەورە نێودەوڵەتیەکان، ئەگەر لەم کاتا کورد یەک پارچە و یەک ریز نەبێ ئەم دەرفەتە لە دەستەیە و بەرپرسیارەتێکی گەوری مێژوو یەکێتە سەر ئەو سێلایەنە بە تایبەتی. یعنی من قەناعەتم وایە نەک فشارەکانی مەسەلەی سەربەخۆیی ئێمە بەرگی هیچ فشارێ ناگرین، چونکە بەس بودجەمان لێ بڕا لە حکوومەتی ئیتیحادیەوە ئێمە تووشی و قێرانە گەورە داراییە بووین کە خۆمان ئەزانین ئێستا بڕۆسەیری و دراساتانە بکرێت کە کەم کەم ئەکرێن لەسەر وەزع و باری کۆمەڵایەتی خەڵک بەرەو کێ ڕۆشتووە، وەزعی جیابوونەوە و بوونی ژمارەیەکی زۆر لە بەکارهێنەرانی مادەی بێهۆشکەر و ژمارەی جگەرەکێشان ئەوە هەر لە باز نایە، ئەوە نێرگەلەکێشان هەر باز ناکرێ، اینجاواز بێنە بۆ مەسلەی خۆکوشتن و هەوڵ کە ئابە و خەمۆکی ئەمانە هەروازی لێبێنە کە ئەو سام شتانە زۆر کەم بوو لە ناو کوردستان و لە ناو مجتەمەعی کوردیە. لەبەرەوە من قەناعەتم وایە ئەگەر ئێمە یەک پارچە و یەک ڕیز نەبین بەرگی هیچ فشاری ناگرین، چ جای فشاری سەربەخۆ بوون، چکە بەڕاستی ئەوە تا ئێستا مەسەن سێرەکی تورکیا هاواری لێڵەسێ، ئێران هاواری لێڵەسێ، بەغا عێراق ڕازی نابێ بۆ وەزعە، بەڵام ئەگەر زانی بۆ چونکە ئەزانی خۆمان لەناو خۆیان وەزعمان تاو نییە لەبەرەوە زیاتر پێت ئەوێرێ، بەڵام ئەگەر زانی دەنگێکی موحەدا و پەرلەمانە و هەموو لایەنەکان پێکەوەن و بە فعلی هەمووی دیفاعی لێگایە، ئێمە خۆمان هەنێکمان باوەڕمان بە وەزعەکەنیە، هەنێکمان ئەڵێ ئەمە مجرد کارتێکی سیاسیە بۆ لە بیربردنەوەی کێشەکانی تری هەنووکەیی کوردستان. لەبەرەوە ئەگەر ئێمە خۆمان نتوانین یەک پارچەی دیفاع لە مەسلەی سەربەخۆیی بکەین، من بڕوام نییە بتوانین تەحملی فشارەکانی چواردۆر بکەین. بێگومان شاراوە نییە کە کێشەی زۆرمان هەیە لەم هەرێمەیە بەدەر لە کێشەی یاسایی و لە قەیرانی دارایی، کێشەی نێوماڵی کوردیشمان هەیە کە حیزبەکان لەسەر چەنەها پرس ڕاوبۆچوونی جیاوازیان هەیە. ڕاوبۆچوونە جیاوازەکە زیاتر لە شێوازەکەیە، بۆ نمونە لە ڕاپرسیە ڕێفەراندۆمە هەموو هاوڕان لەسەر ئەوەی کە بڵێ ڕێفەراندۆم ئەبێ بکرێەوە پێویستە، بەڵام لەسەر شێواز و لەسەر کاتەکەی ئەبێ کۆدەنگیەکی زیاتر بەدەستبێنین. بێگومان فشاری زۆ زیاتریشمانیەتە سەر کەر هاتوو ئێمە ڕێفەراندۆممان ئەنجامداوە ویسمان سەربەخۆیی ئەلام بکەین، وڵاتانی دەوروبەرمان بڕواناکەم بەو ئاسانیە بەوە ڕازی بن، بەڵام ئەوە ناگەێنێت کە ئێمە مەسەلەکە دوا بخەین، ئێمە ئەبێ ئیشی بۆ بکەین، ئەبێ هەنگاوی بۆ بنین وەکوتم، بەڵام شێوازی ئیشکردنەکە بۆ ئەو مەبەستە و هەنگاونانەکە ئەبێ کۆدەنگی زیاتری لەسەر بێ، لەبەرەوە لەسەر ئەوە جیاوازیمان هەیە، هەرێکە ڕاوبۆچوونێکی جیاوازی هەیە. بۆ نمونە ڕاوبۆچوونی من ئەوەیەکەوە ڕێفەراندۆم و ڕاپرسی بۆ سەربەخۆیی لەم کاتەیە بەبێ کاراکردنەوەی پەرلەمان مەحاڵە. ئێمە ئەسڵەن لەم هەرێمەیە کێشەیەکمان هەیە کە لە هیچ شوێنێکی دنیاە لە هیچ هەرێمێکە شتیوان نییە کە تۆ پەرلەمانت هەبێ و نەشت بێ. ئێمە پەرلەمانمان هەیە بەڵام لە هەمان کاتە نیمانە، یاسامان هەیە بەڵام لە هەمان کاتە نیمانە، لەبەرەوە یاسا سەروەرنیە، ینی ئەو کێشانی کە لەم هەرێمەیە هەیە بەجددی زۆر جیاوازن لە کێشەکانی تری کە نەتەوەکانی تر هەیەە، لەبەرەوە ئێمە ئەبێ هەمووی بەیەکەوە ئیش لەسەر هەمووی بکەین بۆی بتوانین بگەین بەو دەرەنجامان، ناتوانێت بۆ وترێ کامی پێش کامیان. بۆ نمونە ناتوانانی بڵێ تاوەکو پەرلەمان کارانە بێتەوە ناتوانم من ئیش بکەم بۆ ڕاپرسی و سەربەخۆیی، نەخێر ئەبێ بە هەردووکی بە هەمان ئەست و بە هەمان هەنگاوی بۆ بنین. ئێمەی ملەتی کورد و پێشمەرگە قارەمانەکانمان کە لە شەڕی داعشا بوونە بە دەرەجەی یەکەم شەڕیان کردو بۆ پاراستنی خاکی خۆمان. من زۆر لەگەڵ و تابیرەیانیم کەوترێ لەبری هەموو جیهان ئێمە شەڕەکەین، ئێمە لەبری هەموو جیهان شەڕ ناکەین، ئێمە شەڕی خۆمانەکەین، ئێمە شەڕی پاراستنی شەرەف و کەرامەتی خۆمانەکەین، شەڕی پاراستنی خاکی خۆمانەکەین، شەڕی پاراستنی ملەتی خۆمانەکەین بە دەرەجەی یەکەم. بەڵام ڕاستە بەڵێ ملەتانیش سوودیان لەمە وەرگرتووە بەوەی کەوا مؤسسەی داعش مؤسسەیەکی زۆر دڕندەیە و دژ بە هەموو جیهانە. چەندێک ئێمە ئیسیفادەمان لێ کردووە، بێگومان ئەمە بۆتە هۆی ئەوەی کەوا کورد و ناوی پێشمەرگەوە بە هەموو دنیا بناسرێ زۆر لە جاران زیاتر، و بێگومان ناساندنی ئەمە بۆتە هۆی ناساندنی کەیسی کوردیش و ملەتی کوردیش باشتر بە هەموو جیهان بە هەموو وڵاتەکان بێگومان ئیسیفادەی هەبوو لەو ڕۆوە.
جا بیبەسمەوە بە وەڵامی پرسیار یەکەمەوە نێوماڵی کورد بە هین دروست نابێ بە دیسانەوە ئێڵێمەوە بە قسە و بە خیتاب و بە مقابلات و بەو شتانە دروست نابێت نێوماڵی کورد دەبێ بە شتی کردداری یەگەگرێتەوە یاخۆ هینە بێتەوە وام شتێ یەکگرتنە ئەم یەگرتووی ماڵی کووردە شتێک نییە دیسانەوە ئێمە ڕیز بەسین یاخۆت کۆبوونەوە بکەین یاخۆ دیوەخانی حیزبی بە کۆمەڵە شتی عملیە بەوەی کە ئایا ئێمە هەمومان بڕاستی هەمومان لە بەردەم یاسا یەکسانین ئایا خاکی کوردستان ئایا هەرێمی کوردستان مڵک و ماڵی گروپێک و نخبەیەکی سیاسی داریکراوە یاخود مڵک و ماڵکی هەموو هاوڵاتیانی کوردستانە بەبێ جیاوازی ئایا دەرفەتی یەکسان هەیە بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان بەبێ جیاوازی ئاینی و زمان و ڕەگەز و ناوچە و بنەماڵە و حیزب و گروپوانە ئایا هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەمان دەرفەتیان هەیە ببن بەسەرەوەی کێرم بە ژن و پیا و بە هەموو ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و بە خێزان و جیاوازەکانەوە بە حیزبە جیاوازەکانەوە ئەمە زامنی یەکگرتووی ناوماڵی کورتەکە نەک خیتاب و نەک ئینشا و نەک وەعەز و نەک غروور و نەک بەخۆ بەزلزانین و نەک فەرزکردنی بنەماڵەیەک بەسەر خەڵکی هەرێمی کوردستان یاخود چەند بنەماڵەیەک یاخود چەند خێزانێک لەبەرەوە ناوماڵی کورد نەخێر زۆر خراپە لەبەر بۆچی خراپە ئەوە بە قسەی من نییە ئەوە واقعەکە پێمانەڵێ کە چۆن پەرد بووە و پەردبوونەکەش لە ئەنجامی نەعەدالەتی کۆمەڵایەتیەوەیە لە ئەنجامی ئەوەیە کە ئاساس سەروەر نییە لە ئەنجامی ئەوەیە کە دامەزراوەکان کاری خۆیان ناکەن لە ئەنجامی ئەوەیە متمانە نەماوە لە ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بە نەخبەی فەرمانڕەوە حکومڕان لە هەرێمی کوردستانە ئێستا من لە کۆلێژی یاسا و ڕامیاریش مامۆستام یعنی مامۆستاکانی یاسا یاخود تەلەبەکانی یاسا زۆر بێ ئومێدانە ئەخوێنن یاخود دەرزەڵێنەوە بۆ ئەوە یاسای لە هەرێمی کوردستانە کە سەروەر نییە ئێمە بخوێنین یاخود لە یاساش بزانین یاخود زۆر لە یاساشە شارەزابین کە وڵاتێک بەهاو نرخی یاسا نەزانێ بۆ چییە؟ کەواتە ئەمە واکە بێمتمانەی دروست بێت کە بێمتمانی دروست بوو بێگومان پەردبوون دروستە بێت ئەوە ینی بە کورتەکەی پەردبوون هۆکار نییە دەرەنجامی کۆمەڵێ کردە و کۆمەڵێ بڕیاری نخبە سیاسەکەی هەرێمی کوردستان زۆر مەبەستمە کە لەم کاتەیە ئەمە سەربەخۆی ئابووری بهێنە پێشاوی خۆمان کە حیزبە سیاسەکان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان زۆر بەمە ڕاستەیە کاری کرد ئەوە دەرەنجامی سەربەخۆی ئابووریەکەیە مانای ئەوە نییە کە تۆ ڕێگایەکە پێ هەڵەیە کە ئێمەڵێن ئەم ڕێگا و ڕێگا دروستە نییە بەسەر بەخۆی ئابووری مانای ئەوە نییە دژی سەر بەخۆی ئابووریت ئەڵێن ئەم ڕێگایە ئەو ڕێگا دروستە نییە بۆ ڕێفراندۆم ئەمە مانایەوە نیە ئەمە دژی ڕێفراندۆمین بۆ هەرێمی کوردستان بۆیە ئەو ڕێگایانەی کە هەڵەبژێرێن بۆ سەر بەخۆی ئابووری بۆ سەر بەخۆیی بە ناوی ڕێفراندۆمەوە کاگەر تیجارەت نەبێ ئیش دیسانەوە ڕێگایەکی هەڵەن ینی ئێمە سەر بەخۆی ئابووریەکەمان هەروەز باشن بەڵگەیە حیزب و کۆمەڵە گروپ و کۆمەڵە شخصی دەوڵەمەند کردووە فوتیا کردوون هەمووی کردوون بە بازرگانی سیاسی لەولا خەڵکی کوردستانی تووشی هەژاری و نەکبەتی کردووە و دۆخی موچە خۆران دۆخی بازار و دۆخی داراییش ئەومان پێڵێ وەکو عەرزم کردی کە خاوەنی ئەو هەموو ژنانە بووین خاڵێ لە خاڵەکان کە ئێمە ئەم چەند ساڵە علاقاتمان دروست کردووە علاقاتیژی گەورەمان لەگەڵ هەموو وڵاتانی ئەوروپا ئەمریکا بەریتانیا و هەروەها دراوسەکانیش تا حەدێک دراوسەکان کات و ناکاتە مەسەلەی تورکیا ئێران ئەمانە بە پێی مەزاج و ڕۆژگاری خۆیان ئەمە لەبەر ئەوە ئێمە ئەو خاڵە گرنگە کە عیلاقاتمان بە قووەتە لەگەڵ هەموو زۆری وڵاتانی ئەوروپا و هەروە ئەمریکا ئەمە چی دروستی کردووە ڕاستە عیلاقاتەکانمان دروست کردو وەکو پێگەیەکی خۆمان لە کوردستان بە تایبەتی هەم نەک هەر چوار پارچەی کوردستانی باشوور شوێنەیەکی ئەوە بەهێزە زۆر وڵات مەسلحەتەکەی لەوایە کە بێتە پێشەوە و دۆستایەتیمان لەگەڵا بکە عیلاقاتمان لەگەڵا بکە جا عیلاقات تۆ جگە لە پێگەی خۆی وەکو شوێنی جوغرافیا و وەکو بە نیسبەت با بڵێن شەرقی ئەوسەتەوە بۆ ئەوە جگە لەمانە تۆ بەرووبوومت هەیە وڵاتێکی بەپیت و بە بەرەکەتی نەوت زۆرە مەسەلەی زەرع ئەو کشتتوکاڵە زۆرە مەسەلەی مەعادن و کانگا زۆرە ئەمانەوە کە عیلاقاتەکە بۆ دروستکە ئەم عیلاقاتە دۆستایەتێکە بواکە عیلاقاتەکە وا پتەوەکە حەقت داهاتێکەوەی کە تۆ چەند ساڵە وەکوتم ئەوە زیاتر لە 22 ساڵ
ئەوە کە تۆ لەژێر تەجروبەکەی خۆتا دەرچووی حکوومەتت دێ پەرلەمان دێ بەڕێوە بێ ڕاستە ناو ماڵی کورد ئەچینە سەر ناو ماڵی کوردیشتوو لەبەرەوە ئێمە ئەمانەمان هەموو بەهێزە ئەم عیلاقاتە بەهێزە بەڵام تەنها چییە ئێمە خەلەلێک کە بێڕەندێەوە ئێمە ناوماڵەکەی خۆمان ئەمە ژەچێتەوە سەر قەناعەت بە قەناعەتیان یەکتر قبوڵ نەکردن ئەمە لە ئێمەیە لە کوردستانە ئەمەیان شتێکی خراپە کە یەکتر قبولکردن نییە یعنی قەیچێکە من تۆ جیلێک هاتۆتە پێشەوە خەڵکێک هاتۆتە پێشەوە مهم بیرکردنەوەی هەموو تاکێکی ئەم میلەتە هەموو بیرێکی ئەم حیزبانە ئەم لایەنانە بە عیلمانی و ئیسلامیەوە حەقی وایە بیر لەم فرسەتە گەورەیە بکە بیر لەم فرسەتە گەورەیە بکات کە فرسەتێکی گەورەی مێژووی هاتۆتە بەردەستمان لەوەی کە ئێمە توانیمانە حکومەتمانە بێ پەرلەمانمانە بێ هەموو ئینێکی تۆفیمان هەبێ بۆ ئەوەی کە ئێمە بیر لەسەر بەخۆی بکەینەوە تاکەی ژێر دەسەبین ئەوەی جەناب باسی کە مەسەلەی ئاڵایە مەسەلە ئەگەر تۆ حەقی خۆتە ڕفراندۆم بکەیت و سەر بەخۆبی و سەر بەخۆی دەبێ حەقی خۆتە چونکە وەکو وتم جوغرافیەن خاچی خۆتت هەیە هێزی خۆت هەیە نەوتی خۆت هەیە ئیمکانەتی خۆت هەیە ئەمانە هەموو حەقیقی خۆتە وەکو دایما زۆر جار لە چاوپێکەوتنەکانی جەنابی سەرۆکی هەرێم ئەفەرمێ لەگەڵ بەغا با دراوسێ بین دراوسێکی باش بین ئەخۆ دراوسێکی باش بین لەوە باشترەکە ئێمە ئاوایین و ئەچین و یەکتری قوبوڵ ناکەین لەسەر ئاڵایەک ئاڵا بۆ ئێمە هینمان بەوەی ئاڵای عێراق لە پەنا ئاڵای کوردستانە هەڵێکەین ئاڵای کوردستان ئاڵای ئێمەیە چه هینێکی ئەیە کە ئەو بێتە جواب بوو بیکاتە مشکلەیەکی گەورە لەسەر ئەوە تا هاتینە سەر ئەو وەفتانەی کە بەڕێکراوە لە هەر لەو هەفتەی پێشوە بەیعازی جەنابی سەرۆکی هەرێم و کۆبوونەوەی هەردوو مەکتەبی سیاسی پارتویەکێکی و دروستکردنی وەفتێک بەرەو بەغدا بۆ تێگەیشتن لە مەسەلەی پێکەوە ژیان با بڵێن ڕفراندۆم و ئاڵاکەش باس کراوە خۆی ئەوە ڕاستیە لە دەرەوە ئێستا ئێمە منەوە ڕێی خۆمە ئەگەر ناوماڵی خۆمان ڕێک بنایکتیمان قوبوڵ کردە ئەم لایەنانی کە هەیە وەڵان نەک ئێستا ئەوەی کە من لە بیستومە لە نزیکەوە لە جەنابی سەرۆکی هەرێم جەنابی کاک مەسعود زووتر ئێمە حازر بوون بۆەوەی کە ببینە سەر بەخۆ و وڵاتانی باشتر هاتنە پێشەوە لێمان چونکە بۆ بێ لەو هەموو شتانەی کە باسم کرد هەمانەوە ئامادەین بۆ سەر بەخۆی شەڕی ڕوبەڕوو و داعش ئەو هەموو شەیدە قارەمانە ئەو قارمانتی پێشمەرگە و کورد کردی بەرامبەر ئەمە دەنگانەوەیەکی گەورەی هەبوو لە هەموو جیهاندا هەموو جیهان اعترافێکی پێکردوین بەوەی کە ئێمە قووەتێکی هەین ئەتوانین ڕوبەڕووی هەموو ئەگەرێکی ترسناک و کێشەیەک بێتە ڕێمان سەربازیە نەتوانین چارەسەریکەین و چونکە ئیسپاتمان کرد ڕاستە ئێمە هەموو وڵاتان وەکوتم ئەمریکا بەریتانیا هەموو ئەوروپا و زۆری وڵاتە عەرەبەکانی لەگەڵمانان بوون بەڵام ئێمە خۆمان ئەجا خۆمان پرس بە چێ ئەەکەی و ئەمەی کە ئەلەم یەکتر قوبوڵ نەکردن یەکتر قوبوڵ ناکەین ئەمەش حەقە ڕاستە ئەمە ئەگەڕێتەوە بۆ دەستی دەرەکی بەڵام حەقی وایە ئێمە وەکو کورد واد لەو دەستی دەرەکیە بکەین چونکە ئیسپاتمان کرد ئێمە گەر یەکگرتوو بین ئەم ئاڵایی ئاڵاکە لە کەرکووکە هەڵدا و پەرلەمانی عێراقی و بەتایبەتی شیعە و سوننە و ئەو لایەنانی کە دژی یەکەن وەکو عەرەبیەکان لەوە یەکیان گرتەوە دژی ئێمە بوون بۆ هەڵکردنی ئاڵاکە معنای ئێمە دوو یەکەم خۆمان تەبایی یەکگرتوویمان دروست بوو لەو مەسەلەی ئاڵایە هەڵکردنی و دژایەتی با بڵێن سوننە و شیعە و ئەمانەی بەغا و ئەو کلانەی عەرەبی بۆ بۆشمان دەرکەوت نیەتی ئەوان چۆنە بۆ هەندێک کەس
کە ڕێک ناکەوان ئیمانی بە تۆ نییە وەکو با بڵێن وەکو پارتی یان وەکو ڕاکانی جەنابی سەرۆکی یاریێم کار مەسعود ئێستا بۆی ئیسپاتە کە کوتلە عەرەبیەکان هەر ڕازنی و ڕادنی لەگەڵمانە لە ئاڵایەک ئەو دژمان بوو دژایەتی کردین ئەی وەرە لەسەر بەخۆیان چۆنیانە پێشەوە لەو ئینە لەبەرەوە ئەمە ئێمە ئەگەڕێنەوە من خۆم بەش بە حاڵی خۆمەڵێم ئەگەر ئێمە یەک بین ئەگەر ئێمە تەبابین ئەگەر ئێمە یەکتری قبوڵکەین ئەگەر ئێمە گوێ نەینە لایەن و لایەنکاری ئێمە مەبەستە سەرێکیەکە هەدەفە سەرێکیەکە بیپێچین مەسەلەی ڕیفراندۆم بکرێ و مەرحەلەی دووەم سەر بەخۆی ڕابگەێنین قیچەکە ئەو وەختە هەچ کەسی وڵات دەبا بەڕێوە بە پێی هەڵبژاردن و بە پێی بەرنامەی بە پێی قیچێکە ئەماین بەڵام مهمە بگەینە هەدەفی سەرەکی کە سەر بەخۆی چونکە وەکو هەر لەسەرەوە باسمان کرد حەقی خۆمانە بە هەموو نوع حەقی خۆمان کەس خێرمان پێ ناکە خێرمان بۆ ڕۆشتووە سەدەیەک زیاتر ئێمە خەباتمان کردووە تێ کۆشاین خوێنمان بۆ ڕۆشتووە خۆی لە ڕاستیدا لەم قۆناغی دژوارەی کە ئێستا سیستەمی جیهانی پیا تێپەڕ دەبێت ڕۆژهەڵاتی ناوین و کوردستان و دەوروبەری بە تایبەت لە هەموو کات زیاتر پێویستیمان بەوەیە کە هەمومان پێکەوە ڕوبەڕووی ئەو تەحەدیانە بینەوە ئەگەر پێکەوە نەبین ڕوبەڕووبوونەوەی وڵاتانی هەرێمایەتی لە ناوچەکە بە بەغدا و تاران و ئەنقەرە و ئەمریکا و هەموو ئەوانە زۆر زۆر زەحمەتە ئەگەر هەمومان ئێمە ڕاپرسیەک بکەین ئێمە گومانمان هەیە لەوەی کە ئەگەر بێت و لە ١٩٩ بێنێ ئەمە تەنها ڕاپرسیە خۆم ئەمە دەوڵەت دروست نابێت ئایا وڵاتانی دنیا نەتەوەی گرتوەکان ئەوانەی سیستمی نوێی جیهانی بەڕێوە دەبن ئامادەم بڵێن ئەم نەتەوەی لە ١٩٩ داوایەوە کا مافی چارە خۆنووسی خۆی دەوڵەت ڕابگەێنن پشگیری بکەین ئەگەر لە ١٩٩ بێنێ باشە ئەگەر هەمومان یەک ریز نەبین و هەموو لایەنەکان پشگیری نەکەین و ڕاپرسیەک کرا لە ١٧٥ هێنا من بە شەرمەزارێکی گەورەیە بینم نەتەوەیەک 100 خەبات بکە و خوێن بڕێژێ لە پێناوی ئازادی و سربەخۆیی بەڵام لە ١٧٧ دەنگ بێنێ بۆ سربەخۆیی کە مەترسیەوەی هەیە لە 160 نێنێ بەڕاستی ئەگەر یەک ریز نەبین ئەگەر هەموو حیزبە سیاسیەکان نێنە پێشەوە ئەگەر بێت و پێکهاتەکانی هەرێمی کوردستان بە غەیرە کوردیشەوە بە تورکمان و ئاشووری و ئەو عەرەب و ئەوانەی کە لەم سەر هەرێمی کوردستانە دەژین و کوردستانین ئەوانەش پشگیری نەکەن و بە تایبەتیش حیزبەکانی خۆمان ئەو حیزبانەی کە دەنگیان هێنا و جەماوەرێکیان هەیە لە پەرلەمانی کوردستان و فیدراڵیشەن ئەگەر ئەوانە پشگیری نەکەن ئەو دەنگە پێویستە نایەنێ کە دەنگی پێویستی نێنە هەر بۆ خۆی من بە شەرمەزاریە بینم دواتری چێلەی بەرپرسە بە تەنیا ئەو حیزبە ناکە دەنگ نادا ئەوانەی کە ئامادە نەبوون هەندێک چاکسازی بکەن لە پێناوی یەکریزی ئەگەر ئەمڕۆ یەکریزی هەرێمی کوردستان بە کاراکردنەوەی پەرلەمان دەبێت کە دام و دەستگایەکی شەرعی بە دەنگی خەڵک چوە بۆ پەرلەمان کارا نەکرێتەوە لە پێناوی دروستبوونی دەوڵەتی کوردی ئامادەنین خواستێکی خۆمان کە تەنها گەڕانەوەی پەرلەمانە وازی لێبێنین دژایەتیکردنی دکتۆر یوسف هەر تاوانێکی کردبێن ئەوە نایەنێ لە پێناوی سربەخۆی کوردستانە بڵێن با دکتۆر یوسف بگەڕێتەوە ئەگەر ئێمە ئامادە نەبین لە یەخسەی خۆمان پەشیمان بینەوە سواری ئەسپێک بین نەینە خوارەوە بچینە بورجێک لە قولەی قاف و نەینە سەر ئەرزوو پێشمان وابێ ئەم دەوڵەتە بە ئاسانی دروست دەبێ من پێم وانێ وابێت چونکە تەحەدیاتی گەورەمان لە پێشە لەوانەیە ڕوبەڕووی شەڕی دەرەکی و ناوخۆیی ببینەوە لەوانەیە لەم لاولاوە پەلامارمان بدرێ من نازانین هەڵوێستی بەغدا چ دەبێ هەڵوێستی وڵاتانی ناوچەکە چ دەبێ بۆیە لە هەموو کات زیاتر پێویستیمان بە یەکریزی هەیە و ئەوەی دەیەوێ ئەو مێژۆ بە خۆی تۆمارکە و زۆرینەی دەنگەکانی هەیە و خۆی بە خاوەنی هەرێمەزانێ بێت لە پێش هەموو کەسەوە بێتە پێشەوە داوای نەک هەر حیزبە سیاسیەکان سەرۆکهۆزێکیش داواکاری هەیە ئەوەندەی کە ئاسا جێبێتەوە بۆی جێبەجێکە لە پێناوی ئەو یەکریزی نیشتیمانی کە دروست ببێت تا بتوانین بگەینەوە ئەنجامە من پێم وانییە بکرێ ئەگەر یەکلایەن و دوولایەنیش بیکەن زۆر لاواز دەرەچێ من هەموو هەرێمی کوردستان هەموو تاچێکی ئەم هەرێمە لەگە خەون بەوە بینین دەوڵەتمان هەبێ و تەمە ناکەین کوردستانی ئازاد و سەربەخۆ بێ و چیکە داگیرکەران نەمان چەوسێنەوە و هەمومان چاوەڕێوەن ریفراندۆم بکرێ و بە دڵ و بەگیان لەگەڵینی بەڵام ریفراندۆم و دەوڵەتی کوردی لە پێناوی ئازادیەکان لە پێناوی ژیان و گوزەرانی خەڵک لە پێناوی نەمانی چەوسانەوە وستەم بەڵام کە ئەمانە هەمووی باخی بن خەڵقی کوردستان پێ دڵخۆش نابێ ئامادەنین پشگیری بکەن و من پێم وایە گەر یەک دوو لایەن بیکەن بیشیکەن بە کاڵ و کرچ و بەلاوازی دەرەچێ هەدەفەکەی خۆی ناپێکێ بۆیە هیوادارم ئەم جەولەی سەردان و گفتوگۆ دانیشتانە
و داواکاری ئەو لایەنانەوە ئەوەی خدا خەڵکی کوردستان داوایەکەوە وەگەڕخستنەوەی دام و دەستگا شەرعیەکان پێش هەموو شتێک بخرێ بۆی بە هەموو لایەکمان بە گەڕوتینێکەوە پشتیوانی لەو ریفراندۆمە بکەین و ئەو ناوچانەش ناوچە کوردستانیانەی کە داگیر کراون و ئێستا گەڕاونەوە سەر هەرێمی کوردستان ئەوانەش بەشدار بن لە ڕاپرسیەکە و ئەوانیش دەنگ بدەن و ئەو پێکاتانەی تریش کە لە هەرێمی کوردستانە ئاژینجارێکی تر وەکو تورکمان و ئاشووری و کەمەنەتەوەکانی ترکە هەن ئەوانش بەڕاستی بە جددی دانیشتیان لەگەڵ بکرێ و ئەوانش داواکاریەکانیان چیە جویان بۆ بگیرێ نەک لە لاو بەرەی تورکمانیا بە دوای کۆمەڵێکا بگەڕێین کە سەر بە حیزبەکەی خۆمانە بەس نوێنەری تورکمانین ئەو کارەساتێکی گەورەیە بۆ ئێمە یعنی تعبیرەکە دروست بێ وەکو وایە کاتی خۆی حیزبی باز بە دوای کۆمەڵێک کووردا گەڕان کە خۆفرۆش بوون ئەو دەیکردن بە نوێنەری کورد بەس نوێنەری خەڵکی کوردستان نەبوون نەدەهات لەگەڵ لایەنەکان کە ڕاستەقینە نوێنەری کوردن دانیشێ ئێمە بۆ لەگەڵ نوێنەری ڕاستەقینەی تورکمان و مەسیحی و عەرەبەکان دانەنیشین کۆمەڵێک کەس بێنین بە کۆتابیان خێنە پەرلەمانەوە بەڵام نوێنەری تورکمان نەبێ ئەی کوا هەڵوێستیان ئەگەر ئەوانە دۆستی ئێمەن و پشتگیریمان کردوون و هاتوونە پەرلەمانەوە بۆ هەڵوێستیانێ بڵێن ئێمە بەناوی نەتەوەی تورکمانەوە ئێمە پشتیوانی گەلی کوردستان و فێدراڵی لە کوردستان و هەرێمی کوردستان دەکەین ئەگەر ئەمانە نوێنەرایەتی ناکەن با بچین نوێنەری شەرعی ئەوانە بدۆزینەوە گوێ بە داواکاریەکانیان بگرین با یەکێک لە جێگرەکانی سەرۆکی حکوومەت تورکمان بێ و بۆی ئەو نەتەوەیش هەست بە ئەمن و ئاسایش بکە هەست بکە هەرێمی کوردستانی خۆیەتی وانیش پشتگیریمان بن و بەڵایەکی نێودەوڵەتیشمان لەکۆڵ بێتەوە ئەمە زۆر گرنگە کە ئاوا بەرەو ریفراندۆم و بەرەو سەر بەخۆی بڕۆین ئەگەر ئاوا هەنگاوەکان نەنین تەنها هەر کۆبوونەوە بێ و کات بەڕێکردن بێ و لە پێناوی بەدیهێنانی هەندێک شیعار یا مەسلحەتی حیزبی بێ من پێم وایە سەرکەوتن بەدەستنایێنێ من يعني مسألة رابرسي وهستا كم زورتر حتى يعني أوي من إخوان ما إستا أم دولا سركيش كبارتي ويكيتي ببلين إستا بحكم كرسي كان يعني ودا صلاتيان أوان جلواتي أم رابرسي وكبيان يكو كارتي كيف شار بكاري بينن يعني بيومانية شكو تازوزو تصريح دن لأمرو يعني جملة تصريحي عن بوكا عليه جایە ڕاگەاندنی سربەخۆیی جایە لە گەشتپرسی بۆ ئەوەیە وەکو کارتێک بەکاربێنرێ بۆ بەزیێنانی مافەکانمان دیارە ئەمە ژەگەڕێتەوە بۆ ئەو باش مامەڵە نەکردنی عێراق کە بەڕاستی ینی نەیتوانی کورد دڵخۆشکە بە وەرگرتنی استحقاقاتی خۆمان مافە دەستوریەکانی خۆمان ڕاستە لەوە چی ئێمەش با بڵین حکومەتی هەرێمی کوردستانیش یا با بڵین ئەوانی کە قیادەی ئەم هەرێمە ئەکەن هۆکارێ بوو بەشێ بوون لە هۆکاری کەوای کردبێ بەڵام ئێمە زۆر بێ دڵسۆزین وەکو کورد زۆر بێ دڵسۆزین جا ئەگەر خۆمان لەنا خۆمانە تەبانە بین خۆمان دڵسۆز بە خۆمان نەبین چۆن چاوەڕوان بین خەڵک دڵسۆز بێ پێمان بێ چۆن چاوەڕوان بین تورک و فورس و عەرەب تا دڵسۆزی کورد بێ لە کاتێکا کوردەکە خۆی دڵسۆز بەخۆی نەبێ ئەمە ینی قاعیدەیەکە شمولی خێزانێکیش ناکە ئەگەر لە خێزانێکە خۆیان تەبانە بن هەموو چواردۆر پیانەوێرێ هەموو چواردۆر مداخلەی قەزایە و کێشە داخلەکانی ئەو خێزانە ئەکە بەس خێزانی تۆکمە ئەختائیشیان هەبێت کەس جورئەت ناکە قسە لە ناو خێزانە بکە چکەڵێ من ئەمە حرەمی خێزانی خۆمە کەس ناتوانێت مداخلەی بکە و بە قووەت بەرەنگاری کێشەکانی خۆی بێتەوە ئەمە بۆ خێزانی ڕاست بێ بۆ نەتەوەیەک و هەرێمێک زۆرتر ڕاستە لەوە ئەچێ ڕاپرسی بتوانرێ بکرێ چونکە ڕاستە ینی لە ساهشتاش بێنێکی فایەتی خۆ دەستوری عێراق ئەو کاتە بۆ هەموو تەباییەوە لە ساهشتای دەنگکانی هێنا یعنی ئەگەر لە 75 بۆ هشتاش خۆشە لە 100 بێنێ شکەوە پرسێکی گەورەیە بەڵام ئەگەر دوولایەنە سیاسی سەرەکیەکە بیانەوێ لەوە ئەچێ بیکەن بەڵام ڕای جەماوەری بۆ کۆ نابێتەوە چکە هەمووی لەگەڵ نابێ و بالفعل لەوانەیە هەنێ هەر نەڕوا بەدەم ڕاپرسێکەوە بڵێ ئەوە نیە ئێستا لە کەناڵەکانی ڕاگەاندنە خەڵک لە تۆڕە کۆمەڵایەتەکان ناڵێ لە باتوی ڕاپرسیم بۆ سربەخۆی بۆکەی ڕاپرسی بۆ بژێویەکەم بکە بۆ مەعاشەکەم بکە بۆ موچەکەم بکە بۆ کارەباو بێ ئاوێکەم کە بەزستان بێنەوتم بردمە سەر هاوینش بێ کارەبایی بەمە سەر ئەمانە هەمووی دبڵگەیە لەسەر ئەم جەماوەرە و ئەم خەڵکی ئەم کوردستانە متمانەی بەم لایەنە نەماوە و متمانەی بە بژێوی و وەزعی خۆی نەماوە ئینسان تاکی کوردی کە برسی بوو کە ئەوە بوو ناتوانێ باز لە شتی گەورە و حملی گەوری بخەیتە سەر تۆ جارە فشارێکی زۆر لەسەر خەڵک دروست کردووە ئەتەوێ بەم فشارە زۆری کە لە سەرێتی لە برسێتی لەبێ موشەی و بێکارەبایی و ئەو هەموو وەزع دەرونی و کۆمەڵایەتی کە هەیەی فشارێکی تریشی بخەیتە سەر لەبەرەوە من ئەولەویەت لەم قۆناغا گەڕانەوەی تەوبایی نێوماڵی کوردیە ئەبێ ئەم لایەنانە ڕێکەون و ئیتیفاق بکەن و تەنازولیش بکەن بۆ یەکتر چکە بەڕاستی لە حاڵەتی طبیعیشە تەنازول نەکەی بۆ یەکتر ناتوانی بگیت بە نەتیجە هیچ شتێک ینی ئەگەر مەبنایەکی قانونی نەبێ
بەهێز و بەقوت نابێ لەوە چێ بتوانین بڵێن ڕاپرسی مادام شتێکی تەنفیزیە حکومەت ئیجرایکە بەڵام ڕاپرسی بۆ سربەخۆیی جوانتر بوو و ڕێکتر ئەبێ بەهێزترە بێ لە پەرلەمانەوە مەرجعیەتێکی پەرلەمان بێ. ئێمە لە هەرێمێکە ئاژین کە نەتەوەی کورد باڵادەستێتیایە زۆرترە لە ڕووی ژمارەوە بەڵام نەتەوە و پێکهاتەی تریش لە هەرێمی کوردستاندا ئاژین واتە ئێمە کە باسی سربەخۆیی ئەکەین بە دەرەجەی یەکەم باس لە نەتەوەی کووردا بەڵام نابێت نەتەوەکانی تریشمان بیر بچێ و دینەکانی تریشمان ئەدیانەکانی تریشمان بیر بچێ کە لەم هەرێمەیە ئاژین ئەبێ ئێمە هەموو پێکەوە نەک تەنها حیزبەکان وەکو حیزب بەڵکو هەموو هاوڵاتیەکی ئەم هەرێمە لەگەڵ ڕاپرسیا بێ کە ئێمە ڕاپرسیمان کرد ئەبێ پێشوەخت ناتوانین بێگومان دەرەنجامەکەی بزانین بەڵام ببایی ئەوەنە دەنێکی ئەوەنە زۆر بێنێکەوە ئێمە بتوانین بەو دەنەوە ئیشی لەسەر بکەین بۆ سربەخۆیی وەکوتم ئەمە پرسێکی نەتەوەییە پێش هەموو شتێکی هەموو نەتەوە پێکهاتەکانە دواتر پرسی هەموو حیزبەکانە ئەبێ هەموو کۆدەنگ بین لەسەری بە هەموو پێکهاتە و نەتەوە و ئاین و حیزبەکان ئەم پرسە وەکوتم پێویستی بە هەموو مؤسساتە حکومیەکان هەیە نەک بەس پەرلەمان ئێمە پەرلەم ئەبێت جیهەتێک سەرپەرشتی ئەم پرسە بکە سەرپەرشتی قانونی بۆ دەرکا یاسایی بۆ دەرکا بە دەرلەوە کا بە سەرپەرشتی بکات لە ڕووی بەڕێوە چوونەوە واتە بەڵێ پەرلەمان ئەبێ سەرپەرشتی بکات کە جیهەتێکی معنی و مؤسسەیەکی بڵێن حکوومەتی هەرێمە ئەبێت ئەوان بە دەرەجەی یەکەم سەرپەرشتی بکەن واتە تۆ ناتوانانی ڕێفەراندۆم ئەنجام بی بەبێ کاراکردنەوەی پەرلەمان بەڵام ئەکرێ ئیشی بۆ بکەیت ئەمە شێوازی بڵێن فەرقەکە لەوانەیە لەمەیە بێ ئێمە لەو بڕواایی ئەکرێ ئێمە لە میدیاکانە لە ڕای عامە لە شارعی کوردی و عەرەبیشە کەوا ئێمە هەنگاو بۆ ئەوە بنین ئیش لەسەر ئەم شەقامانە بکەین شەقامی عەرەبی شەقامی کوردی شەقامەکانی تر وڵاتانی تر UN ئێمە ئیشی لەسەر بکەین کەوا قەناعەت بە دەوروبەرمان بێنین بۆ ئەنجامدانی ڕەفەراندۆم بەڵام ئەنجامدانەکەی پێویستی بە یاسایە و پێویستی بە کاراکردنەوەی پەرلەمانەیە وشەی تەنازوڵ وشەیەکی زۆر هەڵەیە بەڕێی من لەبەرەوەی هیچ کات بۆ لە مەسلحەتی هاوڵاتی و نەتەوەیە هیچ کات تەنازوڵ نییە گەورەییە گەرتۆ هەنگاوت نابۆ پێشەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆ ئەوە هەر لایەنێک هەنگاو بنێ بۆ چارەسەرکردنی کێشەکان و هاتنە پێشەوەی لەو مەسەلانەیە گەورەی ئەو لایەنە ئەنوێنێ و هیچی تر گشتپرسی و ڕاپرسی ئەوانە کاری پەرلەمانی کوردستانە ئەمریکا پارتیەکێتی دایانێناوە لە ڕاستیە داهێنانەکە دژ بۆ شتەیە کە خۆیان دروستیان کردو من حەزەکەم ئاماژە بەوە بکەم بڕیاری ژمارەیەکی ساڵی 2005 کە ئەو کاتەنە بزوتنەوەی گۆڕان دروست بووە نە حیزبەکانی تر و کاریگەریان هەبووە پەرلەمانی کوردستان 2005 ڵێم هەموو حیزب خۆیان بوون سەرۆکی پەرلەمان و هەموو زۆربەی هەرە زۆری پەرلەمان خۆیان بوون ڕێکوتنامەی استراتیژیان هەبووە خۆیان لەو کاتا بڕیارێکیان دەرکردووە ئەڵێ هەرچی پرسێت چارەنووسەکانی هەرێمی کوردستانە ئەبێ پەرلەمان بڕیایی لەسەر بە لە پەرلەمانە ڕایۆژ لەسەر بکرێت بڕیایی لەسەر بدرێت پرۆژە یاسایی بۆ حازر بکرێت خۆیان ڕێز لەم بڕیاری خۆیان ناگرن خۆمە نەداهێنانێکی بستنەوەی گۆڕان نەداهێنانی لایەنێکی ترە نەداهێنانی هەزێکی دەرەکیە نەداهێنانی ئەوەی کە پیاڵن تێکدەران و پیاوانی دەرەوەیە و نازانم دژە کوردە ینی نەپیاوانی نەبڕیارێکی حکوومەتی عراقیشە بڕیارێکە لە پەرلەمانی کوردستان و خۆتان دەتان کردووە لە 2005 فەرمو ڕێز لەو بڕیارە بگرن و لەبەرەوە ئەمە ئیشی بزوتنەوەی گۆڕان و حیزبە سیاسەکان نییە لیژنە حیزبەکانیان نییە کە لەو ڕۆنگەیەشەوە بەڕاستی بزوتنەوەی گۆڕان ئامادە نییە دانیشە لەسەرم پرسە لەگەڵ حیزبەکانە چونکە ئەمە کاری حیزبەکان و لیژنە حیزبەکان نیە بەڵکو ئەمە کاری پەرلەمانی کوردستانە بە پێی ئەو بڕیارە هەر بڕێک بەدەست بێنی کاری پەرلەمانی کوردستانە وەکو وتم ئەمە تیجارەتە بەم بابەتەوە چونکە ئێمە ڕێفراندۆم کراوە 2005 لە دەنگدانی بۆ دەستوری عراقا لە ساڵ 8.8 خەڵکی کوردستان دەنگیا بەسەر بەخۆی 2005 دوان ساڵەوە پێش ئەگەر ئەو بڕێزیایی نەکرد بەکەمی نەکردووە ئەمە یەک دووهەمیان لە ڕاستیە مۆزوعی ڕێفراندۆم پرسیارەکە هەڵەیە ئەمڕۆ بەرەیەک نییە حیزبێک نییە گروپێک نییە دژ بێ یعنی ئێستا مەسکولە بە براوەرگرین 2 ساڵ لەمەوە پێش ڕێفراندۆم کرا حیزبێک بە ئاشکرا ئیعلانی کرد کە ئێمە لەگەڵ سەر بەخۆیان حیزبێکی تر بە ئاشکرا وتی نەخێرەمە لەگەڵ سەر بەخۆیانین کە وەرەبتە ڕێفراندۆمەوە بەڵام حیزبێک گروپێک بەرەیەک نییە لە کوردستانە دەست بۆ ڕێفراندۆم ئەمە جگە لە تیجارەتکردن بەم بابەتەوە
جگە لە فوتێکردن جگە لە مزایدێکی سیاسی جگە لە مەبەستێکی پۆپۆلیستی و شعبەوی کە خەتوکەدانی عاتیفەی خەڵکە و بیربردنەوەی بابەت و کێشە سەرەکیەکانی هەرێمی کوردستانە و جۆرێکیشە لە جۆرەکان بۆ خۆماندەکردنە بە هەڵبژاردننی هەرێمی کوردستان هیچ شتێکی تر نییە وەکو وتم ئەمە دابشکردنێکی تری هەرێمی کوردستانە چونکە بەرەیەک نیە خەڵکێک نیە دژبەمینە بێ و پرسیارەکە هەڵەیە من پێم وایە وەکوایە سەر ڕفراندۆمکردنە خەڵکی هەرێمی کوردستانە ئایا پێتان باشە دۆخیابووری باش بیاننا چارەکە موچە مێنەمێنیاننا یعنی ئەم بۆزەش ئەوەندە ڕوونە ئەوەندە واقعی ئەوەندە فاکتە یعنی وەکو وتم لە 2005 لە ساڵ 98 ئێستا گەرە ڕێزیانی کرد باگریمان بێ لە ساڵ 85 بۆیە ئەمە جگەل بابەتێکی ئیعلامی مزایدەکردن هیچ شتێکی نییە بەلایەمەوە. نەکرد چاکترە باشترە بە قووەترە ئەگەر هەموو لایەکان کام لایەنە زۆر کەمی ژمارەیە و وجودویەتیشی کەمە ئەگەر هەمومانی تیابین نەکەرە ئەو پێنج لایەنەی کە ئێستا حکومەت و لە حکومەتان حکومە دەمەن بەڕێوە ئەو پێنج لایەنە سەرەکیەکە ئەو دوو لایەنە سەرەکیەکە ئەگەر هەمومان بەلایەنەکانی کەشەوە غێری پەرلەمان و حکومەتکە هەن وڵای زۆر چاکترە زۆر بەقوتە زۆر ئاسانتریشە لەکوێ تۆ پرسی ڕیفراندۆم بکەی هەموو کەسێ دەنگ بابەوە هەموو کەسێ دەنگ بابەوە لەکوێ نیوەی بیا لەکوێ سەیەکی بیا بەڵام ئەمە شتێکە حازرە ڕاستە ڕەمێ زۆر کەس پرسیار بکە بۆ هەر پارتیەکێتی هاتوونەتە پێشوو یەکیان گوتۆ و وەفتیان دروستکرد و ڕۆم بۆ عێراق و بۆ لایلایەنەکان و بووە ئەمە دوو هێزی سەرەکین دوو مەسئولی سەرەکین لە وەزعەکەیە هەم وەکو هێز هەم وەکو ڕابردوو هەم وەکو سەرەکی ئەم دوانە ناڵێم وەکو فەرزکردنی برا گەورەیە وەکو دوو لایەنی سەرەکی یەکیان گوتۆ بۆی کە بە قەناعەتەوە قەناعەت بکەن بە هەموو لایەنەکان قەناعەتی ئەوەی واناکە قەناعەتێکی کە تێگەیشتن لە یەکتری و بۆ ئەوەی تا ئەمە بکەین درەنگە و با ئەمەمان لە چیز نەچێ چونکە ڕاستە دەستی دەرەکی هەر لە ناومانە ئەیبێ بەڵام ئێمە محاولە بکەین ئێمە وڵاتانی دراوسێمانن و دراوسی چاکیر بوون و علاقاتشمان هەیە و بەیەکی ناژین بەیەکیش یعنی تاواکەرینە مەسەلا ئێمە تورکیا ئێرانە و عێراقەوە بێ یەکتر تۆ سەیریکە مەسەلەی هەر وەرە علاقاتی تیجاری چەند باشترە چەند بە قوتە بێکەوە تورکیا ئیسفادە لە ئێمەکە ئێمەش ئیسفادە دەکەین ئێران ئیسفادە لە ئێمەکە ئێمەش یەک لە یەک ئیسفادە دەکەین نا کەس دژی ئەوە نییە بەڵام هەرێکە بەرنامەیەکی ئەنا بڕوا ناکەم هیچ تاچێک هیچ لایەنێک لە علمانی و لە ئیسلامی هیچ تاکولانە دژی سربەخۆی بێ دژی ڕفراندۆم بێ دژیەوە بێ بەڵام هەرێکە بۆ چوونێکی خۆی هەیە ناوەکو دش بڕوا ناکەم تاکیش دژیەوە نی ئاخر ئەمە بە شتێکی تری یاسایی ئەبێت ڕفراندۆم ئەچێتە قاڵبیەوەی کە تۆ انتخاباتێکی دیموکراتیانە بکەیت بپرسی خۆ نابێ بڵێ وەڵا هەموو کەسێ ڕازی و با من ئیشەکەی خۆم بکەم چەند لایەنێ پارتیەکی یاسێ بێ بەڵام بۆ نەچێتە سەر کاغەز و سەر ئەوەی کە بەپێی بەرنامەی ڕفراندۆم هەڵبژاردنێکی سەر تاسەری بکرێت لەسەر ئەوەی کە بتوانی بگیتەوە نەتیجەی و ئەنجا سەر بەخۆیەکە ڕای بەڵام وەکو تاکێکی کورد لەسەر ئەو جادەی لێی پرسە بچۆ لە هەچ کەسێ پرسە ئەڵێ دژی سەر بەخۆی نیم ئەڵێ ئاوات و خەونێکمە بەڵام بەڵامێکی تێخە لایەنێک بەڵامێکی دێ ئەڵێ بەڵام ئاوا بێ ئاوات